سڵاتان لەبێت بینەرانی خۆشەویست وەک ئاگدارن کێشە و گیر و گرفتە دارایی و سیاسەکان لە عێراق و هەرێمی کوردستان بەرەو ئاڵۆزی و گەورەبوون دەچن بۆ قسەکردن لەسەر تەوەری ئاڵۆزی دۆخی سیاسی و دارایی هەرێمی کوردستان و پەیوەندی هەرێم و بەغدا و کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان و بەتایبەت مەسەلەی موچە و خۆپیشاندانەکان کە لە ئێستادا بابەتی گەرمی ڕۆژن ئەم پرسیارانە و چەند پرسیارێکی تر دەخەینە ڕوو و بەرباس و گەنگەشەکردن لەگەڵ بەڕێز باپیر کامەلە ئەندامی پەرلەمانی کوردستان کاک باپیر بەخێربێ خۆشحاڵین لەم دیدارە تایبەتە لەگەڵ دەبین سەرەتا لەوە دەست پێ بکەین ئایا پرسیارێکی گشتی بکەین دواتر بینێ خوارەوە ئایا ئاڵۆزی دۆخی سیاسی و دارایی لە هەرێمی کوردستان بەرەو باشبوون دەڕوات و یان بەرەو چارەسەر دەڕوات یاخود هەر خراپ دەبێت و ئەو هادەمێنێتەوە زۆر بەخێر بێن زۆر سوپاس بێگومان ئاماژەتان بە گرفتێک کرد کە هەم ڕیشەی هەیە هەم پانتایەکی گەورەی لە سەرتاسەری عێراقدا گیر کردووە کە پەیوەستە بە ژیان و گوزەرانی تەواوی خەڵکی عێراق و هەرێمی کوردستانی شۆک و بەشێک لە عێراق لە ئەو گرفت و کێشە بەدەر نییە دەتوانین بڵێین بە دوو قۆناغ باسی گرفتە سیاسی و داراییەکان کەین و دەرهاویشتەکانیان قۆناغی یەکەم کە باز دەکەین لە ئێستادا ئەو قۆناغی ئێستای تێداین پێشتر بێگومان ئەو گرفتانە هەو کێشانە هەر هەبوون بووە و گرفت و کێشەی هەمەلایانەشیان بە دوای خۆدا هێناوە بۆتە مای گرفتی سیاسی گرفتی کۆمەڵایەتی و تاکو ئەوە کۆمەڵانی خەڵک یان بە شێوەیەکی خەڵکی کوردستان و خەڵکی عێراقیش بەهۆی ئەو گرفتانەوە نەیتوانیوە بە خزمەت گوزارێ سەرەتایەکانیشی بگات یان لانی کەمی بتوانرێ ژێرخانی ئابووری وڵات بنیانترێتەوە بۆ جارێکی تر لە دوای ئەو هەموو کێشە و گرفتانەی کە لە عێراق و لە ناوچەکە سەریان هەڵدا و لەو هەموو گرفت و کێشانە کە کۆمەڵێک دەرهاویشتەی بە دوای خۆدا هێناوە لە بری ئەوە چارەسەر بکرێ کێشەی تریشی هاتووە سەرێ قۆناغی یەکەمەوەیە ئێستامە لە قۆناغی لە دوا قۆناغەکانی کۆتایی پەتای کۆڕۆناداین کە دەرهاویشتەی زۆری سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری بەخۆی داهێنا با بینە سەر ئەو کێشە ئابووریانەی کە هەن دەرئەنجامی پەتای کۆڕۆنا هەموو جیهانی گرتەوە یەک ڕاوەستان و سسبوونی بازرگانی جگە لە چەند کاڵایەک نەبێت کە بۆ پێداویستیان ژیانی ڕۆژانە داخستنی فڕۆکەخانەکان دواتر داخستنی کارگە و کۆمپانیاکان بێگومان ئەوە بوو بە قەیرانێکی گەورەی نێودەوڵەتی بەڵام وردە وردە لە دوای ئەوەی وەکو نیمچە ڕاهاتنێک لەگەڵ ئەو پەتایە خۆر گونجاندنێک ئێستا جوڵەی بازرگانی دەستی پێکردوتەوە فڕۆکەخانەکان کراونەوە دەرگا و دەواازەکان بوونەوەی نێودەوڵەتی جۆرێک لە جوڵانەوە و بوشانەوەیەکی ئابووری دەستی پێکردووە بەهۆی دۆزینەوەی فاکسینیش نرخی نەوت هەڵکشاوە بێگومان ئەو ئاسەوارە ئاوە ئاسان نییە بڵێ بە شەو ڕۆژێک و بەمانجێک و دوو مانگ بتوانرێت ئەو هەموو کێشە و گرفتانە چارەسەر بکرێن یان پڕ بکرێنەوە ئەو گرفتانە بەردەوامن بەڵام لە ساڵی ئایندەدا گرفتە داراییەکان یەکەم باز دەکەین یەک نرخی نەوت دەچێتە سەرێ دوو کە فاکسین خەڵک بە ئازاد دەتوانانی جموجۆڵی بازرگانی دەست پێ بکاتەوە دوای ئەو بێموچێ و بێدەرامەتیە وای لە خەڵکی ناوچەکە و لە خەڵکی کوردستان بە تایبەتی کردووە کە پەنا هەر بە پشتیوانی موچە و داهاتەکانی حکوومەت نەکەنە پشتیوانی یان سەرچاوی بژێوی ژیانی خۆیان داهاتێکی تر یان ئیشێکی ترۆژ بدۆزنەوە کە جموجۆڵێکی خستۆتە ناو کەرتی کشت و کاڵی و بازرگانی ناو خۆیەوە ئەوەش وای کردووە پشت بە خۆبەستن زیاتر بێ بۆیە من وای دەبینم یەک نەخۆشیەکە دەرباز دەبین لە ساڵی ئایندەدا دوو نرخی نەوت زیاتر دەچێت سەرکەس یەکێکە لە سەرچاوە هەر گرنگکان بۆ داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان سێهەم شت ئەوە دەبێت کە خەڵک پشت بەخۆ دەبەستێت ئیکتیفای ذاتی و حتاکو ئێستا لە زیهنێتی حکوومەتی هەرێمی کوردستان یان زیهنێتی حکوومەتی عێراقش و جۆری بیرکردنەوەی گۆڕیوە ئەوانەی وڵات بەڕێوە دەبن بۆ داهاتووی کوردستان یان بۆ داهاتووی عێراق سەرجاوای دارایی تر پەرە بە کەرتی تردن بە تایبەتی کەرتی کشتتوکاڵ و کەرتی پیشسازی
بێگومان ئەگە ئاسایی بوونەوە بوو کەرتی گەشت و گوزاریش دەکەوێتە جوڵە کەوا دەتوانین بە هەموو شێوەیەک بڵێن لە دوای پەتای کۆرۆنا جۆرێک لە جۆرەکان بەرەو دۆخێکی دارایی لەوەی باشتر هەیە دەچین بەڵام کە بڵێن کێشەکان یەکلا دەبنەوە و چارەسەر دەبن نەخێر لەبەرەوەی گرفتی سیاسی تری بەدوایە ئەم ململانانەی کە هەنە لە ناوچەکە لە نێوانە زلهێزەکان لە نێوانێ ئەمریکا و عێراق کە چر بۆتەوە لە عێراقدا ئێستا عێراق هەموو جوودی ئەمریکا ئەوەیە کە نفوزی ئێرانی یاخود هەژمونی ئێرانی لە ناوچەکە کەم کاتەوە و بە ناوی ئەوەی دەبێ عێراق سیادێ بۆ بگەڕێتەوە ئەوە کێشە و گرفتەکان زیاتر دەکات حزوری ئەمریکا و ئێرانیش لە ناوچەکە چڕتر دەکاتەوە ئەوەش لەوانەیە زۆر درست بخاتە نێوان پێکاتی سیاسی لە عێراقدا بەڵێ بچینە سەر پەیوەندی نێوان هەرێم و بەغداد بۆچی تاکو ئێستا ڕێکەوتنامەی هەرێم و ناوەند لەسەر بابەتی نەوت و مادەی 140 تا ئێستا جێبەجێ نەکراوە مادەی 140 بابینە سەری مادەی 140 پارەشی بۆ تەرخانکە یەک دوو قۆراغیشی بڕی بەڵام کە دەکەوێتە سەر یەکلاکردنەوەی ئەو کێشانە سەرچاوی لە نەگۆڕینی بیری دەسەڵاتدارانی عێراق کردوتەوە کە تا ئێستا عقلێت و بیرکردنەوە نەگۆڕاوە بێن ئەو کێشەیە لە ڕێگەی ئالێتی دەستورەوە جێبەجێ بکەن تەنها ئەو مادە دەستوریانە دەخەنە ڕوو کە لە بەرژەوەندی دەسەڵاتەکانی دەسەڵاتی حەسی حکوومەتی ئیتحادی دەن بە پێچوانە ئەوەی کە مافی پێکاتەکانی تێدا هەیە بە هەموو نەکرد پێکاتەی کورد هەموو پێکاتەکانی کە هەن لە پێکاتەی تورکمان لە پێکاتەی بڵین کریسیانەکان لە هەموو پێکە ئاشووری و کلدان هەموو پێکاتەکانی تر ئەو مادە و دەستورانە ئەو مادە و عەفو بەندانە یان ئەو بەرگانە لە دەستور داهاتوون مای جێبەجێکردن نەبوونە مای جێبەجێکردن یان لانی کەم خۆیان لێ دەدزنەوە و جێبەجێ ناکەن ئەوەی تر کە پەیوەندی بەخۆیانەوە پێداگیری لە دەکەن کێشە دەخەنە ڕوو من پێمەوە حکوومەتی عێراقی مراوەغە دەکات بۆ ئەوەی ئەو مادەیە جێبەجێنەوێ هەر ئەگە هاتوو بەرەو ئاسایی بوونەوە و بەرەو جێبەجێکردن گرفتێکی کە دەخاتە ڕوو بۆ ئەوەی گەلی کوردستان و تاچی کوردی بگۆڕێ ئاراستەکەی بگۆڕێت و دەیکێشێت بە نمونە قەیرانی دارایی دروستەکە من پێمەوە هیچ پێویست نییە ئێمە بە پێق دەستور بێت هەمومان خەڵکی عێراقین هەمومان فەرمانبەری عێراقن موچەخۆرانی ئێمە موچەخۆرانی عێراقیش ئی هەموو پێکاتەکان نەدەبووە خەمسارد یەکێتی پارتی لەو ناوەدە نابینی لەسەر بابەتە بێگومان ناکۆچی و بیرنەکردنەوەی وەکو یەکی پارتی و یەکێتی بۆ ئەو کێشەیە و نەبوونی هاو هەڵوێستی وای کردووە کە عێراق زیاتر خۆی پاشەکشە بکە خۆی بدزێ یاری زیاتر بە هەرێمی کوردستان بکات ئەو وەفدی جیاجیاش جگە لە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان کە بۆ مشتەڕەش دەچن هیچ خزمەت ناکە بەڕێی من خزمەت ناکە ئەگە بێت و بێت بودجەکەش لە دەستی کەسەکە بکەن لە دەستی کەسەکەن کە بڵم بۆ هەرێمی کوردستان ئێستا نەبوو کەسەکە قازانجا نەبوو هەرێمی کوردستان قازانجا دەبێت مؤسسەیەکی ئەقلیم هەیە هەرێمی کوردستان دام و دەستگاکانی هەرێم بێن لە ڕێگەی دام و دەستگاکانی هەرێمەوە چونکە هەرێم بە پێی دەستوری عێراقی چەسپاوە کە چەسپاوە و تایبەتمەندی خۆی هەیە دەبێت هیچ مانایەک بۆ هەرێم نامێنیتەوە ئەگەر بێت و بە هەچ شێوازێکی بکەواتە پێکەوە دەبوو وەفدی مشتەرەکی هاوبەش حیزبە سیاسیەکان و پارتی و یەکێتی تێدا بەشدار بن و بتوانن ئەوان بە پێی زۆرینیان تێدا سەرکێشی چارەسەری گرفتەکان کەن لەگەڵ عێراق و لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ پێت وانییە کێشە و ئاڵۆزەکانی نێوان هەرێم و بەغدا وابەستێ بە بابەتی نەوت کە مەسەلەن هەرێم سربەخۆیانە مامەڵە دەکات بەنەوتەوە ئەمە تا زیاتر کێشەکەی قوڵتر نەکردوێتەوە ئەم پێماوە بێنوویەکە بۆ پێشتریش کە حکوومەتی هەرێم پێشەوەی حکوومەتی عێراقی نوێش دروست بێ و پێشەوەی ڕژێمیش بخرێ بەڕۆخێ خۆ لە هەرێم نەوت فرۆشاوە نەوت فرۆشاوە نەوتیش بە تانکە ڕۆیشتووە و هیچ گرفتێکی لە دوای ئەوەی ڕێکەوتن هەیە بە پێی خۆتزیینەوەی حکوومەتی عێراقی لە پەسەندکردنی یاسای نەوت و غاز بۆ ئەوە بوو کە من نەدا بۆ جێبەجێکردنی چونکە دەبێت مخالیفی دەستور نەبێ قانونەکە ئەگەر مخالیفی دەستوریش نەبێ کۆمەڵێک ماب دەداتە هەرێم
ئەوە نییە من پێم وایە زیاتر بڕیارێکی سیاسیە خۆ پێشەوەی نەوت بەڕێ بکرێت لە سەردەمی بەڕێز مالیکیدا ئەو بڕیارە وەرگیراوە و لە مانجی 2013 بڕیاردرا بەڵام لە مانجی 2014 جێبەجیان کرد کە بودجێ هەرێم ببڕن ئەو پەیوەندە بڕیارێکی سیاسی من پێم وایە لەو ململانەی کە لە نێوانی ئەمریکا و لە نێوانی ئەمریکادا و لەگەڵ ئێران چڕ بووە لە نێوانێ ئەو دوو هێزەدا ئەو هێزە ئەقلیمی ئەو هێزە نێودەوڵەتێدا لە عێراق چڕ بووە ئەو نەچوونی نوێنەرانی کورد بۆ دەنگنەدانیشیان بۆ دەرکردنی هێزەکانی بیانی بە تایبەتی هێزی ئەمریکا یەکێکە لە هۆکارەکان دوو ڕێککەوتنی شنگالیش ڕەنگە بێنوێکی تر بێ بۆ ئەوەی کە لەگەڵ کازمی ڕێککەوتون زیاتر مڕاوەکە ئەوە تەبعەنەوەی شتی تازە لەدایک بوو بە کورتی ئەوەی کە لە ژێر هەژمونی بەیتی شیعیدانە بێ و بەیتی شیعیش بۆ خۆمان دەزانین لە ژێر هەژمونی چێدا ئەوە نەبێت ئەو بەو شێوەیە دانەوێت هەرێم یا بچووکەنەوە گرفتی بۆ دروستکەن و هەوڵیش بدرێت هەرێم لەبار ببرێت ئەوەی بە ناوی ڕیفراندۆم و هەمویان دەئانزانی کە ئێمە ئێعلانی سەربەخۆیمان نەکردووە ئێعلانی سەربەخۆیمان نەکردووە ڕیفراندۆممان ئەنجام داوە ئەو بۆ گەل گەڕاوەتەوە گەل ئەوە دەڵێ خۆ بڕیاری سیاسی پێوە نەگیرا بوو بەڵێ ئەمە سپێنێ دەوڵەت ڕادەگەێنین بەڵام بوو بە بێنوەیەک وڵاتان گەلە کۆمەکیەکیان کرد ویستیان هەرێم هەر لە ناو بەرن بەڵام واقعی نێودەوڵەتی و بەرژەوەندی نێودەوڵەتەکان لە بەرژەوەندیاندا نەبوو هەرێم بە یەکجاری کۆتایی بێت و ئەو بێ سنووریان بۆدانە و ئێستا بەرەو قۆناغێکی تر دەچین ئەگە پێکەوە کۆک بین بەڕێی من لە ڕووی سیاسیەوە بەرەو ئەو دەچین هەرێم بەرەو دۆخی جارانی بەرینەوە لە هەموو ڕوویەکەوە باسی ڕێفراندۆمت کرد هەر پەیوەست بە ڕێفراندۆم پێتوانیە مەسەرەن بەشێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە کە عێراق لە دوای ڕێفراندۆم و ئیجراتەکانی لە بەرامبەر هەرێم تونتر کردووە مەسەلەی پشتیوانی دەوڵەتی ئیقلیمی بۆ پشتگیری هەرێم ئەو دەوڵەتانە پشتگیری هەرێم ناکەن ئەمە ڕاچێ لەسەرەوە مەسەلێ من پێم وایە وڵاتانی هەرێمی دێن پشتگیری لە بەرژەوەندەکانی خۆیان دەکەن وڵاتانی زلهێکیش دێن پشتیوان لە بەرژەوەندەکان و هیچ زەمێک نان پشتگیری لە هەرێم بکەن بەڵام ئەگەر کۆک بین هەموو دنیا پشتگیریمان لێ دەکات ئەگە بەو من پێمانی ئەوە مەسەلە ئەوە ناکۆچی خۆمان بوو وان کرد وڵاتانی هەرێمی بێن دژایەتیمان بکەن و هەنگاو بنێن بەنەو ناوبردنمان بەڵام هەر کاتێک کورد کۆک بوو بێت پێکەوە بە تایبەتی من لەگەڵ تایبەتمەندی کوردستانی عێراقما کە پێکەوە کۆک بین درزێک نەبێت لە نێوانماندا مەحاڵە بتوانین هیچمان لەگەڵ بکەن و بە پێچەوانەوە دێن داواکاریەکانمان و داخوازیەکانمان جێبەجێ دەکەن بەڵێ ئەوانی کە ڕێفراندۆمیان ئەنجام داوە باسییان لەوە دەکرد کە چەند وڵاتێکی زلهێز لە پشتمانن کەچی دوای ڕێفراندۆممان کرد کەس لە پشتمان نەبوو ئەمە من لە ئەنجومەنی باڵای ڕێفراندۆم بەشدار بووم لە هیچ کەسێکم نەبیستووە بڵێ وڵات پشتگیریمان لێ دەکەن و هیچ وڵاتێکیش پشتگیریمان نەبووە تەنها ئەوە بوو بە عێراق بڵێن خەڵکی کوردستان ئەگەر نەتوانین پێکەوە ئیدارە دەکەین پێکەوە دەبێت لێک جیابینەوە ئەوان دەبێت لەوە تێگەیشتبان ئەلەو ڕیسالەیە تێگەیشتبان هاتبان باشتر هاتبانە پێشێ بۆ ئەوەی پێکەوە بشین ئێستاش لە نەتیجەدا هەر دەبێ بێنە پێشێ بۆ ئەوەی لەگەڵ هەرێمی کوردستان عێراق پێکەوە ژین بەبێ هەرێمی کوردستان عێراق مانایەکی نامێنیت بەڵێ بینە سەر مەسەلەی کێشە و قەیرانە ئابووری سیاسەکانی هەرێمی کوردستان لەوە دەست پێ دەکەم کە پێتوانیە ئەمە یەکێک لە هۆکارەکان کە ئەمەی زیاتر ئاڵۆز کردووە کێشە ئابووری سیاسەکانی زیاتر ئاڵۆز کردووە جۆرێک لە تێکەڵاوی هەیە لە نێوان سێ دەسەڵاتەکەدا تەشریعی و تەنفیزی و دادوەری هەیە بۆیە پرۆسەی چاکسازیش هیچ ئەنجامێکی یاخود بڵین بەروە پێشچوونێکی بەرچاوی نییە ئەم پێم وانییە لە هەرێمی کوردستاندا دەسەڵاتەکان بەس لە هەرێمی کوردستاندا دەسەڵاتەکان تێکەڵاویان کرد بێت لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەسەڵاتی دادوەری و دەسەڵاتی تەشریعی و دەسەڵاتی تەنفیزی لەژێر هەیمەنی ئەو حیزبەدایە کە بەڕێوە دەبێت لە هەموو ئەو وڵاتانی ڕۆژهەڵاتینە بگرە لە وڵاتێکی وەکو ئەمریکاش بە جۆرێک لە جۆرەکان حیزب لە پشتەوەی ئیدارەدانی دەوڵەتدا لە ڕێگەی چی لە ڕێگەی فراکسیۆنەکانیەوە لە ڕێگەی ئەندام پەرلەمانەکانیەوە گومان لەوەدانە بەڵام
لە هەرێمی کوردستان دەکات دێین من پێم وایە دەسەڵاتی تەشریعیش زۆر جاران زۆر لە بەڕێزان ئەندامانی پەرلەمان کە قسە بۆ هاوڵاتیان دەکەن یان قسە بۆ خەڵک دەکەن لە بری دەستگای تەنفیزی قسە دەکەن لە بری دوو هەتا ئەندام پەرلەمان دێت کە ڕوبەڕووی سەرۆکی پەرلەمان دەبێتەوە پێی وایە دەستگای تەنفیزیە دەستگای تەنفیزی نیە حتا لە گرتنی نوقتە نیزامیشدا زۆر جاران برادری ئەوتۆمان هەیە دەست بەرز دەکاتەوە بۆ ئەوەی بە ناوی نوقتە نیزامیەوە کە شتێک دەڵێت لە دەسەڵاتی سەرۆکی ئەوەدا نوقتە نیزام دەبێت لە چوارچێوەی پەیڕە و قانون دەرچوو بێت چێ دەرچوو بێت ئەو سەرۆکاتێکە دەرچوو بێت خۆ سەرۆکاتێکە دەرنەچوو بە نمونە من بۆ دێنەوە تێگەیشتنێکی هەڵەمان بۆ دەستگای تەشریعی و تەنفیزی و دادوەری هەیە دەسەڵاتەکانمان تا ئێستا لێ تێنەگەیشتوین لەکوێ دەسەڵاتەکانمان لێکجیا کە باز دەکەم ئەندام پەرلەمانێک دێت لە بری دەستگای تەنفیزی وە بە پێچەوانیشەوە حکوومەتیش زۆر جاران ڕێگە بەخۆ دەدا لە جیاتی دەستگای تەشریعی زۆر شت دەکا کە پێچەوانەیە لەگەڵ دەسەڵاتەکانی خۆی زۆر جار وا هەیە یعنی ئەوە دەبێت من پێم وایە لە تەجروبەی بەڕێوەبردندا دەبوو دەوڵەمەندتر بوو باین بە ئەزمونتر بوو باین بەڵێ پێتوانیە کە چاکسازی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت زەرمەندی یەکەم یەکێتی و پارتی دەبن چونکە لە ماوەی حکومڕانیاندا زۆرترین خوروقاتیان کردووە بۆیە ئەم چاکسازیە زۆر بە شێوازێکی ڕاستەقینە بەرەو پێش ناچێت من ئەگەر هەر کەسێک وا بیرکاتەوە بە هەڵی دەزانم من پێم وایە سودمەندترین حیزب پارتی و یەکێتی دەبن لە بەرەوی حکومڕانیەکان نوێ دەبێتەوە ئەگەر بێت و چاکسازیکەن بە پێچەوانە ئەوگە چاکسازی نەکەن بەرەو هەڵدێر دەڕۆن بەڵێ ڕاتچێ لەسەر مەسەلەی دەستپێکردنەوەی خۆپیشاندانەکانی مامۆستایان و فەرمانبەران لە سنووری پارێزگای سلێمانی کە لەسەر مەسەلەی لێبڕین و دواکەوتنی موچە ئایا ئەم خۆپیشاندانانە پێت وایە دەبنە هۆکاری چارەسەری ئەم کێشەیە حقیقت من وەکو مەسەلەی خۆپیشاندان بە مافێکی ئاسایی هەموو تاکێکی کۆمەلگای دەزانم لەسەر هەر شتێک بێتە سەرجادە خۆپیشاندان کات بەڵام خۆزگە مامۆستایان یان چین و توێژی فەرمانبەران تەنها لەسەر موچە نەهاتبان لەسەر شەقام لەسەر تەواوی ئەو نائەدالەتەی لە کۆمەلگادا هەیە بێنە شەقام و داوای بەهرەمەندبوونی تەواوی چین و توێژەکانی کۆمەلگاکەن نەکەوە مەسەلەی موچەش من پێم وایە موچە مافێکە بەرامبەر ئەرکێکی هیچ منەت نییە بەسەر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە مافەکانیان دابینکە ئەوە پێویستی هەر ینی بێ سێودوو پێویستی بە خۆپیشاندان نییە دەبێت زیاتر خەڵک داکۆچی لەوە کاکە عەدالەت هەبێت کە خەڵکی هەرێمی کوردستان هەمتاوی چین توێژەکان بەهرەمەند بێت لەو سەروەت و سامانەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە و زیاتر چاکتر و بەرهێنانی زیاتر و دەستخستنی زیاتر نهێشتنی هەلی کار یعنی هەلیکاریان نهێشتووە فەرهەمکردنی هەلیکار بۆ هەلیکاریان بۆ نهێشتووە لەبەرەوەی قۆڕکاری تێدایە ئێمە دەبێت خۆپیشاندان کەین بۆ نهێشتنی قۆڕکاری لە کەرتە جیاجیەکاندا ئەو کەرتە جیاجیەکانی کەرتی تەندروستیە کەرتی بازارەکان بە شێوەیەکی گشتی بۆ کۆمەڵک کۆمپانیا و بۆ کۆمەڵک خەڵک قۆڕ کراوە بە هەموو بۆ بازرگانانی شەقی خوان ئێستا خۆپیشاندانکار نەک موچەخۆران بڵێن بۆ بازرگانەکەی سەر بە تۆ ئازادە هەموو بۆ بەرهێنانەکە بۆ منی کە هیچ پشت و پەنام نییە ئازاد نەبم بە پێی یاسا و ڕێکارەکانی هەرێم لە وەرگرتنی زەوی بۆ بەرهێنان زەوی بەکرێدانی کە دەوڵەت بەکرێ دەدا بۆ بەرهێنان یان زەوی کوشت و کاڵی هەر شتێکی تری هەیە کە خەڵک بەهرەمەند دەکات و هەلیکار دەڕەخسێنێ و هەلیکار زیاتر دەکات لە جوم و جۆڵە بازرگانیەکان من پێم وایە دەبێت خۆپیشاندان بە فراوانتر ئەگە دەکرێت بۆ ئەوەی فشار بخرێتە سەر حکوومەت ڕێکاری باشتر و یاسا بۆ هەمووان و لەسەر هەمووان بێت جا پێت وایە ئەم فراوانکردنی بازنی خۆپیشاندان و ناڕەزایەتەکان ئەم فشارە وا دەکات حکوومەت مل بدات بۆ داواکاریەکانیان ئەم پێم وایە یەکەم شت دەبێت حتمما لایانی سیاسی لە پشتی ئەو خۆپیشاندانەوە هەیە
و ئەوانەی کە هەمووش خەڵکی بێلان نین کە دێنە خۆپیشاندانەکان ئەو خەڵکە لە پێش هەموو شتێک لە ڕێگەی فراکسیۆنەکانیانەوە ئەو بەرنامەی بخرێتە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستانەوە بۆ ئەوەی چاکسازی لە هەموو بوارێک بکرێت و عەدالەتی کۆمەڵایەتی تێدا بەدیرێت و ئەو یاسانە پەسند بکرێن کە دەکەونە خزمەتی خەڵک و خەڵک تێدا بەهرەمەند دەبێت بە شێوەیەکی گشتی و ئەگەر ئەو ڕێگەیە سەرکەوتو نەبوو دەکرێت ئەو خۆپیشاندانە فراوانتر بکرێت لە تاوای چین توێژەکان نەک تەنها مامۆستایان و موچەخۆران و بە شێوەیەکی گشتی کە باسی دەکەین. زۆر باشە. ئێستا لە بەگشتی لە شەقام پرسیاری ئەوە دروست بووە بۆچی هەر مەسەلەن لە 2014ەوە ئەو کێشەی موچە و بودجە و ئەوانە هەیە بۆچی هەر لە سنووری پارێزگای سلێمانی خۆپیشاندانی مامۆستایان و چین توێژە جیاوازەکان هەیە بۆچی بەو شێوەیە لە هەولێر نابینرێت؟ ئایا پرسیاری لەوە دەکرێت هەولێر بە جۆرێک لە جۆرەکان هاوڵاتیان ترسیان هەیە یان بە شێوازەکان مۆنۆپۆلی حیزبی و سەربازی کراوە؟ ئەمە ڕاچی لەسەر مەسەلە. ئەم پێم وایە دەکرێت خۆتان دەزانن هەر منتقەیە کەلتورێکی هەیە، هەر منتقەیە بە شێوازێک بیر دەکاتەوە. ئەوەی کە لە سلێمانیە گوزەرە خۆ لە هەولێریش لە 2010 کرا و لە دوێنێ و پێرە لە سلێمانی لە خەڵک درا و ئەو دەمیش لە هەولێر لە خەڵک دراوە. ناتوانی بڵێ ئەوە مۆزوعێکی ئەوەیە. ئەگەر ئەوانەی دوێنێ بۆ هەر بۆ نوکتە قسەیان بۆ جێڕامەوە وتیان یەکێک لە خۆپیشاندەران دەستی لە یەکێکی بەرز کردووە توێتی دەزانێ من ئاسایشم توێتی میش ئاسایشم من ئاسایشی مەدەنیم. یعنی خۆ دەکرێت تۆ ئەو شتانە زۆر نوکتە هەیە لەسەرەوە. بەڵام ئەوەی کە زیاتر ئەوە دەکرێت خەڵکی هەولێر پشویان تۆزێک درێژتر لە یەکشتی جیا دەکرێنەوە کە بجگەلەوەی کە ئەو ئیشەیە هەوڵ دەدا ئیشێکی کەشی هەبێت بەتەنێ پشت بە سەرچاوەکەی حکومەت نابستی. جا لەبەرەوە کەمتر پەنا من پێی وە لە ڕووی کەلتوریەوە باسی دەکەم کەمتر پەنا دەباتە بەر خۆپیشاندان و زیاتر پشت بە خۆی دەبەستێ. خەڵکی سلێمانی زیاتر ممارەسەی خۆپیشاندان و سەرهەڵدان و ئەو شتانی زیاتر تێدا کراوە. بەڵام مەمچینە شتێکی تریشەوە بێن پێکهاتەی دەسەڵاتی محافەزەی سلێمانی لە پێکهاتەی دەسەڵاتی پارێزگای دۆک و هەولێر جیاوازە. یەک دەسەڵاتەکانی هەولێر و دۆک زیاتر پارتیە بەڵام دەسەڵاتەکانی سلێمانی دابەش بوون لە نێوانێ پارتی و یەکێتی و گۆڕان و پارتی کەمتر چووکە بەشدار نیە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و زایدەن حیزبی سۆشالیستیش مەسەر ئێستا شوعی لەوێ قایمقامیان هەیە ئەندامی ئەنجومەنیان هەیە. لێرە زیاتر هەموو ئیدارە لەبەرەوەی زۆرینەی پارتی هێنا پارتیە. بەڵێ کەواتە پێ دوایە لە سنووری پارێزگای سلێمانی ئەو ئازادی کە هەیە بەرچاو بە بەراورد بە هەولێر یەکێتی زیاتر ئەو فەزا ئازادیە بەکاردێنێ بۆ خۆی و بە پێچوانەشەوە لە هەولێر ئەو کەسبکردنەی کە هەیە پارتی بەکاری دێنێ بۆ خۆی ئەو سەرکوتکردنە یاخود ئەو جۆرەك لە جۆر کپکردنی دەنگی ئازاد هەردووچان ئەو لەو لە سنووری سەوز ئیسفادە لە مەسەلەی ئازادی دەکا لە سنووری زەرد ئیسفادە لە مەسەلەی کپکردن دەکا. ئەمە چۆنە؟ من پێم وایە ئەگە بگەڕێنەوە تەریخ بۆ تەریخ بگەڕێنەوە پارتی و یەکێتی لە ئەساسدا یەک بوون. یەکێتی لە ئینشقاقێکی پارتیدا لەدایک بووە وەکو سێوێکە دوولەتت کردبن. من بەڵام ڕەنگە کەسەکان و شێوازەکان و قۆناغەکان و ئەوانە تۆزێک فەرقیان هەبێت کەسەکانی کە بەڕێوە دەبن و قۆناغەکانیش کە تێداین و ئەو هەڵکەوتە جوگرافیای کە لێشی هەیە جیاوازی هەبێت و ئەگەر نا لە ڕووی بەڕێوەبردنەوە پێکەوەش بوون خۆ ئەگە پێکەوەش بوون هەر بەو شێوە بووە پێکەوە ئیدارەی حکومیان کردووە. ئێستاش پێکەون لە حکومەتدا لە حکومەتدا ئێستا پێکەوەنەوەی کە دوێنێ لە سلێمانی و لەوە ڕوویدا کۆمەڵک پەرلەمانتاریش هەتاکو ئەم بیستم نازانم لەوێ نیم ئەوەی کە گوێم لە کاک سیروان بابان بوو گوێم لە ئەوە بوو شیرین خان هاتووە خۆ ئازار دراوە لەوێش و لەولاش کاتی خۆی کۆمەڵ خەڵکی تر وە بزانم مامۆستا
ئەوەی کۆمەڵی ئیسلامی ئێستا ناوەکەم لێ ببینە ئەویش کوتی ئازار دراوە کاوەش ئەوەی لەنەوەی نوێکتی ئازار درام کەواتە جیاوازیەکە چییە؟ مەڵە پرسیارێکی تر پێت وایە داهاتەکان لە هەرێمی کوردستان شەفافن و بەشی موچە ناکات یان داهاتەکە بەشی موچە دەکات و شەفاف نییە؟ نسبی هەردووچەن ئەو پرسیارەی جەنابەت کە باست کرد ئەو داهاتانی کە خەڵک تەوەقعی هەیە و کۆجم و زۆڵی بازرگانی تەوان تا ڕادەیەکی زۆر ماوەیەکی زۆر پەچی کەوتووە بەهۆی ئەوەی کە باسمان کرد قەیرانی دارایی دروست بووە بەهۆی پەتای کۆڕۆناوە ئەوەی دیکەش دابەزینی نرخی نەوت بووە و بێگومان داهاتەکان لە شوێنێکی شەوە بۆ شوێنێکی کە فەرقی کردووە لە بازگەیەکەوە بۆ بازگەیەک لە دەواازەیەک بۆ دەواازەیەک جیاوازی کردووە لە مانجێک بۆ مانجێکی تر بەڵام لەگەڵ هەموو ئەوانەی کە باسی دەکەی گومان لەوەی دانیە کە گەندەڵی لەو داهاتانەدا دەکرێت گومان لەوە دانیە کە بە شێوەیەکی گشتی شەفافیەکی ئەوتۆ نییە کە قەنەعەت بە خەڵک بکرێت شەفافێتی ئەوتۆ هەیە بەڵام ئەوەی کە گرفتی سەرەکیە ئێمە کە لە ڕووی دارایی بۆمان دروست بووە ڕێک نەکەوتنە لەگەڵ عێراق. زۆر باشە پرسیارێکی تر سەبارەت بەوەی کە ڕات چێ لەسەر سیستەمی لامەرکەزی کە لێسەدا باز دەکرێت مەسەلەی سیستەمی لامەرکەزی ئیداری پارێزگای سلێمانی و بەستنەوەی موچە بە بەغداوە وە کۆمەڵێک بڕیاری ئیداری تر ئایا پێت وایە ئەو هەوڵە سەردەگرێت یاخ سەرکەوتوو دەبێت؟ من پێم وایە ئەوەی سیستەمی لامەرکەزی شتێکی زۆر ئاساییە بۆ خۆی لە بەرنامەی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێمیش داهاتووە جێبەجێکردنیشی زیاتر خزمەتی هەم بەهێز حکوومەتی هەرێمی کوردستانی پێ بەهێزتر دەبێت و هەم ئەو پارێزگای هەر نەک بۆ سلێمانی من پێم وایە دەبێت بۆ دۆچیش و بۆ هەولێریش ئەو سربەخۆیە ئیداریە ئەو لامەرکەزیە هەبێت و بەڵام بەنسبەتی موچەوە موچە کە لە حکوومەتی مەرکەزیەوە درا شتێک نامێنی بە ناوی هەرێم من لەگەڵ ئەوە دانیمە بەش بە حاڵ خۆم پێشم وایە ئەوە تەنها بۆ ورژاندنی خەڵکە و بە تایبەتی موچە خۆران و بۆ ڕاکێشانی سۆزیانە ئەگەر نا لە ڕووی دەستوریەوە بە هیچ جۆرێک ناتوانرێ یان دەبێت هەرێم هەڵوەشێتەوە ئەوش دەبێت بە ئیستیفتا بێت یان دەبێت موچە لە ڕێگەی هەرێمەوە بێت کەواتە ئەوە شتێکە خۆ هەڵخەڵەتاندنە لە ڕووی قانونیەوە ناتوانرێت تۆ قانونێک هەتا پەرلەمانی کوردستانی عفو عێراقیش قبوڵی کە و پەرلەمانی کوردستانیش قبوڵی کە یاساکی پێ دەرکە لە ڕووی ئەوە مخالفی دەستورە چونکە هیچ قانونێکیش نابێت مخالفی دەستور بێت و دەستوریش نابێت مخالفی نظامی سیاسی بێت کەواتە ئەوە بە تێگەیشتنی من نەک ئەوەیە هەوڵێکە بێ ئەنجامە و بێ بنەماشە. کاتی بەرنامەکەم کەم ماوە و دوو پرسیاری کە دەکەم و کۆتایی بە بەرنامەکە دێنم پرسیاری یەکەم ئەوەیە کە سەبارەت بە گرێبەستی نەوتی 50 ساڵەی کوردستان و تورکیا ئایا پێت وایە ئەم گرێبەستە بە تەنها شخصی پارتی دیموکراتی کوردستان کردوێتی و تەنها ئەو ئاگداری وردەکاری مەلەفەکەی یاخود حیزب و لایەنێکی یان کەسی کە ئاگداری ئەو مەلەفەیە؟ ئەمن پێم وایە بەش بە حاڵ خۆم هیچ معلوماتێکی وردم نییە لەسەر ئەو ڕێکەوتنە و ئەو پرسیارەش دەبێت پارتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان تێدا وەڵام بدەنەوە چونکە کاتی خۆی ئەنجومەنی نەوت و گاز ئەو سێ حیزبە تێدا بەشدار بووە لە ئەنجومەنی نەوت و گازدا لە کاتێکیشدا ئەنجومەنی نەوت و گاز کە بوونی هەبووە بریتی بووە لە وەزیری دارایی وەزیری پلاندانان وەزیری سامانە سروشتیەکان سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکرێت ئەو پرسیارە ئاراستێەوە. زۆر باشە لە کۆی گشتی گفتوگۆکانمان پێت وایە گەیشتینە ئەو خاڵی کە لە ئێستادا لە هەرێمی کوردستان شتێکمان نییە بە ناوی حکوومەت بەڵکو ئەوەی کە هەیە ئیدارەدانێکی ناوچەی حیزبیە. ناتوانین وا بڵین ئیدارەدارێکی ناوچەی حیزبیە بێگومان حکوومەتی هەرێمی کوردستان بوونی هەیە و پەرلەمانی کوردستان هاتووە متمانەی پێداوە کە پێکاتەی هەموو
حیزبولانە سیاسەکانی تێدا ئەوانەی کە لە دەسەڵاتدا بوون ئەوانەی کە لەوە پۆسیۆنن کەواتە حکوومەت یاریمی کوردستان لە بڕووی بوونیەوە بوونی هەیە بەڵام دەکرێت بڵێن کەم و کوڕی هەیە و کەم و کوڕی هەیە لە ڕووی ناوچەیشەوە ئێمە حقیقەتێک دەزانین پێشینەیەکی هەبووە کە دوو ئیدارە و دوو حکوومەت بووە ئێستا دوو ئیدارە و دوو حکوومەتە بە قۆناغ لە کۆمەڵک بواردایەکی گرتوتەوە لە کۆمەڵک بواریشدا نەتوانراوە سەرکەوتو نەبوون پارتی و یەکێتی لێ خستنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتێک کە خۆیان دروستیان کردو خۆشیان بێن پشتیوانی دەکەن. زۆر سپاس کە لەگەڵمان بووی بەڵێ بینێرانی خۆشەویست تا دیدارێکی تری تایبەت بەخواتان دەست پێوین خواتان لەگەڵ.